بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا پایەکانی ئیمان بەخوای گەورە فەرمووە باسمان کرد کە چار تەوەرە باز دەکەین. تەوەرەی یەکەممان باس کرد کە تەوەرەی وجودی خوای گەورە بوو سبحانه وتعالى و بەڵگەکانیمان باس کرد. تەوەرەی دووەم تەوەرەی ئیمان بە تاک و تەنهایی ئەو خودایی کە ئەو خودایە وجودی عقل پێویستی دەکا وجودی هەبی و عقل ئەوەش پێویست دەکا کە ئەو خودایە تاک و تەنهایە و یەکە نابی زیاتر لە یەک بیتن. ئەوەش بە بەڵگەی چێ بە سێ بەڵگەی سەرەکی کە باسی دەکەین. بەڵگەی یەکەمیان دەلیل و تەمانع، بەڵگەی ئەوەی کەوە مەمنوعە دوو خالق پێکەوە هەبن، دوو عالمی بێسنوور پێکەوە بن. چونکە کاتێک دەرێن خوددا، ئەو خودایە دەبی زانستی بێ سنوور بی. ئەگەر دوو خالق هەبن ئەو زانستی بێ سنووری بی، ئەویش زانستی بێ سنوور بی، ئەوە مستحیلە. لەبەرەوەی زانستی وی دەبیتە سنوور لە بۆ زانستی ئەویدی، زانستی ویش دەبیتە سنوور لە بۆ ئەویدی، کەواتە سنووردار بوو. کە زانستی سنووردار بوو یعنی لە خالقیەت داشۆرە، خالق نییە. بە هەمان شێوە دەسەڵاتی سنووردار دەبی لە بەرامبەر دەسەڵاتی ئەویدی. خالقیش ئەو کەسەیە کە دەسەڵات و توانا و حکمت و حیاتی بێ سنوورە، کەواتە ئەوە منع دەبی. و هەروەها ئەو کەون و کائیناتە هەر دروست نەدەبوو. لەبەرەوەی ئەگەر خالقك فەرەزەن ئەمر بکا بە خەڵقی شتەچی، یەکەچی دیکە ئەمر بکا بە نەبوونی ئەو شتەی، ئەوە ئیرادەیان تێک دەگیرێتن، کەواتە فەساد ڕوو دەداتن. لێ خوای گەورە دەفەرمی لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لەفەسەدەتا. ئەگەر دوو خالق هەبان یان زیاتر لە دوو هەبان بێجگە لە خوای گەورە، ئەو کەون و کائیناتە بەو ڕێک و پێچەی نەدەبوو، تووشی فەساد دەبوو. فسبحان الله رب العرش عما يصفون. پاک و بۆیگەردی لە بۆ ئەو زاتەی کە خاوەنی عەرشە لەو وەسفەی کافران دەکەن. يعني فرمي ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون. خواهی گەورە منداڵی بریادا ونا خواهی دیکەی لەگەرە ئەگەر وا بە هەر خودایەک دەسوشتەشی لە خۆی خەڵق دەکرد و یەکێک بەسەر یەکەشی سەر دەکەوت کە ئەوەش دوورە لە خوای سبحانه وتعالى. بەڵگەی دووەم لەسەر وحدانیەتی الله جل جلاله دليل الفطرة على الوحدانية. فطرت دلیلە لەسەر وحدانیت. فطرەتی ئینسان کە خوای گەورە لەسەری دروست کردیە، خۆی لەسەر ئەوە دروست بووە کە دەبی یەک خالق هەبیتن، یەک زات هەبی کە ڕووی تێ بکاتن. لۆیە کاتێک کە تووشی ئەو کەسانێک کە بێجگە لە خوای گەورە شتی دیکەشیان دەپەرست، تووشی نەهامەتی و ناخۆشی دەوی، دەزانن کە خاوەن هێزەک هێز لە سەروی هەمووانە ئەو تاک و تەنهایە هەر ئەو شتی لە دەست دێتن لە وەختی ئەو پەڕی ناخۆشی. كخواي قول باز دكا وإذا مسكم الضر في البحر ظل من تدعون إلا إياه. كاتك توشي ناخوشي وشابول وخريكة دخنشين لنا وبحري كسنامين هاواري لوب كان إلا الله نبي سبحانه وتعالى. ثم كدزان ذاتك شي خاون أو بري هيزو توانا هي لسروي همو هيزو توانا كان وأو تاكو تنهايا وأو دتواني همو شتيك بكاتن. بلغي سيم بلغي نظام تنسيق کە هەمووشتێک لەو کەون و کائیناتەی بە تەنسیق بەڕێوە دەچیت و بەو پەڕی نیزام ڕوودەدا، ئەوە بەڵگەیە لەسەرەوەی خالقەکەی یەکە کە هەمووی وێک دەچیتن. مەسەلا تولۆ نمونە دەبینی لە شوێنێک لە مەملەکەتێک لە شارێک هەموو کاروبارێک بەو پەڕی تەنسیق و نیزام دەبی، دەزانی یەک مەلیک هەیە، یەک حاکم، یەک سەرۆک هەیە لە وڵاتەی کە ئەمر دەکە. ئەگەر دوو سەرۆک هەبی، دوو حاکم هەبی، ئەمرەکان تێک دەچوون، وڵات بەدوام بەڕێوە ناچی. لۆیە زەحمەتترین شت لە ژیانی ئینسان بەڕێوەبردننی وڵاتە بەڕێک و پێچی، چونکە کەسێک ئەمر دەکا یەکەچی دیکە ئەمریوی قبول ناکاتن، ئۆپۆزیسیۆنە لە بەرامبەری ڕادەوەستیتن. بەڵام کاتێک هەموو شتێک بەو پەڕی ڕێک و پێچی و نیزام بەڕێوە دەچی، هیچ نییەک بەرگری ئەو نیزامی بکات و بتوانانی لەو نیزامی دەربچی. دەلیلەکەوە یەک کەسەیەکە ئەمر دەکا، یەک کەسەیەکە دەیان جوولێنی، یەک کەس هەیەکەوە بە کاروبارەکان هەڵدەستیتن. تەوەرەی سێم لە ئیمان بە خودای سبحانه وتعالى ئیمانە بە ئەسماء و صفاتی، بە ناوە جوانەکانی خوای گەورە و صفاتەکانی کە خوای گەورە دەفەرمی الله لا إله إلا هو الحي القيوم. یەک لە ناوەکانی زیندووە، زیندویی هەمیشەییە، زاتیە لەگەریتی، و القیوم کە بەمانەی بە هەموو شتێک ئەو ڕادەگاتن، ئەو هەڵی دەسوڕێنی، ئەو پێی هەڵدەستی، و غەیریوی ناتوانی بە هیچ شتێکی هەڵستی بەبێوی. ئەوە مانای القیومیە.
وخواي قول سبحانه وتعالى أننا وكاني بازدك هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة زانايا بويكوا پنهانە و بەوەیکەوە ئاشکرایە هو الرحمن الرحیم ڕەحمان بەمانەیە ئەوەیکەوە خاوەنی بەزەیی بێ سنوورە بەزەیەکەی هەموو شتەشی گرتیتەوە الرحیمە خاوەن بەزەیی جێگیرە تایبەت لە بۆ ئیمانداران لە قیامەتێ وهو الله الذي لا إله إلا هو الملك پادشایە خاوەندە سەڵاتە بەسەر هەموو مەخلوقاتی والقدوس پاک و بێگەردە دوورە لە هەموو عیب و نەقسەچی والسلام بدل لهمو عيب كمكريتي لذات لصفاتي يعني سلامة لهمو عيب كمكريتي وآشتي سلامتيش دنيري لبو همو مخلوقات بندكاني المؤمن أو خدايك وبندكاني أمين كردي لو الظلم يان ليناكا بنا حق لقليان نازولتو المهيمن ظالة هر أمرشي بكا بسر همو أمرو بسر همو كسشي ظال دبي العزيز خاون أو بريهيزو تواناو ظالية لدى صلاتي الجبار هر كسي بيوي مزبوري دكاتي بيوي أو إذا بيجيب زيب كاتو ملكسي دكاتن المتكبر خوبا قورزانا هر أو قوريو شايستي قورية سبحان الله عما يشركون والله الخالق أو دروسكري همشتشي البارئ أو همشتشي بريتشي دينيتن خالق زياتر بمعنى أوي كوا تصميم دكاتن أو تقديري اندازه دكاتن لبوي او مخلوقاتي دروسكا بارئ بجويري او تصميمي او مخلوقي ديني توجود ببيع عيبك مكري المصور هر يشي صورتك شوازك تايبت منديتي تايبت بخوي دداتي له الاسماء الحسنى ناود زوانا كان هر لو او ذاتين سبحانه وتعالى يسبح له ما في السماوات والارض هر تيل اسمان زاويه دليل لسر او ناود زوانا دروشانوي او ناود زوانا خدا سبحانه وتعالى كاتك كسيوشي دبيني جوانا جوانی خالقی خۆی پیشان دەدا کاتێک کە دەبینی ڕزقە نیشانەیە ڕەزاقەکەی ئەو سێوەی وەکو ڕزق لە بۆ من دروست کردیە دەری وڵی دەبی ئەوەی دروستی کردیە میهرەبانی تێدا خاوەن الرحمن دروستی کردیە دەبی خالقەچی هەبی کاتە هەموو ئەو مەخلوقاتە درەوشانەوەی ئەسما و صفاتی ئەسما و صفاتی خوای گەورەی لێ بە دیار دەکەوی ئینسان لە سەیرکردن و فکرکردنەوەی دەگاتە ئەو ناوە جوانانەی خوای گەورە سبحانه وتعالى چەند بنچینەیەکێ لە بنچینەکانی ئیمانهێنان بە ئەسما و صفاتی خوای گەورە یەکەم ناوە جوانەکانی خوای گەورە تەوقیفینە واتە ناتوانین ئەمە ناوەچی ثابت بکەین دۆ خوای گەورەیان لێی نەفی بکەین ئیلا بە دەلیلێک نەبی لە کتاب و سنە دووەم ئیمان بە خودای سبحانه وتعالى بە ناوە جوانەکانی نابی تەشبیه بکەین بە هیچ بەناو صفاتی مەخلوقاتی لەیسە کەمیثلیه شەی هیچ شتێک هاو شێوەی خوای گەورە نییە کە دەرێن خوای گەورە حکمەتی هەیە و ئینسانیش دەرێن وەڵا حکمەتی هەیە حکمەتی خوای گەورە بێسنوورە بە حکمەتی ئینسانی ناچیتن علمی هەیە ئینسانیش علمی هەیە علمی خوای گەورە بێسنوورە و وەکو علمی ئینسانی نییە کەواتە هیچ لە صفات و لە ئەسمایەکانی نابی بشو بهێنین وەکو ئینسانی لە تەشبیهی بەدوورە هل تعلم له سمية كس هي وكو ناوي خواي قولة وكو أسماوي بي هاو شي وشبيه بي قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد هيتش تكنيه هاو شي وهاو تاي خواي قولة بي لا أسمع صفاتك يعني. سيم إن صفات الله كلها صفات كمال همو صفاتك كان خواي قولة صفات طواو هيتش نقصي تدانية أما علم ما هي بس علم كمان زور بنقصه درين فلان كز بحكمته بس حكمتك هي نقصي تدا درين فلان كز صلاتي بس درجاتك هي زور نقصي تدا لا بروي اصلا اخو مانيا عارضه بسر ما توش مان هاتي ودوا ليش ما دستي دريتوا والله مي خواي قور الذاتيه هر هيبو وهر ديمينيه او صفاتنا وهر وها بسنور وبعيب كمكريا إن زانایان تصنیفی اسماء و صفاتی خوای گەورەیان کە کردیە بەچەند اعتیبارێک تصنیفیان کردیە واتە پۆلێنیان کردیە ئەو تصنیف کردنانە ئیجتیهادیە زۆر جاروێ کەسێک وا دەزانیتن ئەگەر زانایەک بە جۆرەشی دیکە کردبیتی ئەو ئەهلی بیداعیان لە ئەهلی سونە و جەماعە دەرچووە ئەوە لە خراپ حاڵی بوون و بەدحاڵی بوونە لە مەسەلەی ئەسما و صفات ئەگەر نازانایانی ئەهلی سونەت و جەماعەت بەگشتی هەموویان لەسەر ئیسباتی ئەو ئەسما و صفاتانە متفقن بەڵام ئیوا هەیە بە جۆرێک تصنیفی کردیە ئیوا هەیە بە جۆرەشی دیکە تصنیفی کردیە ئەوجا هەندێک لەو تصنیفانەی کە زانایان کردیتیان چەند جۆرەکە یەکەمیان باعتبار تعلقي بذات وأفعالي باعتباري تصنيفيان كرديا
بو اعتبار صفات ذات من هي كلا ينفك عنه دبيت دوزور باعتبار تعلق بذاتي صفات كان إخوائي قونا دبنا دوزور صفاتك من هي كبيان دقوتري صفات ذاتي واتا لخواي قولا دانا برين هميشة لقاليني وكو علمي هر عالم بو هر عالم دبي وكو حياتي وكو قدرتي وكو سمعي بصري أو إرادي أو أنا هميشة لقريني هذا عندك درين والله عندك زاناني وزاناني أشعري حف صفاتيان لو خواي بالريار دانا أو درين أو حف صفاتها هميشية لقري أو صفاتي ذاتية صفاتي ديش بالريار دادن وكو أهل السنة وجماعة هميان هر لو بابين ولنا أهل السنة وجماعة كأو صفاتنا لو خواي قولا بالريار دادن بلام وكو باس ما كرت تصنيفك دزاناك لبو زاناك لنا أهل السنة دا قورة زوري دوم صفات الأفعال أو صفات الأفعال أوانية كوا فعل لجير مشيئتي خواي قولة دا زاروا أنزامي دا زاروا أنزامي نادا خلق كاتك أبو خواي قولة خلقي نكردية دعاية خلقي دروس كردية وكو علمنية كهمي شيء بي لقري الرزق كسانك يا خواي قولة رزقيان نادا كسانك يا رزقيان دا بوشيوية هر فعل كان خواي قولة سبحانه وتعالى يكك دمريني يكك دجيني أوانا صفات أفعال لجير مشيئتي خواي قورنا جار وايا خواي قورا مشيئتي ليبي أنزامي دادا مشيئتي ليبي أنزامي نادات أو بو اعتباري كاعتباري تعلقي بذات أفعالي بو دوزور صفات ذاتي صفات فعلي باعتبار شيدي كباعتباري جلال وجمالي جواني وهيبتي دبنا دوزور زانان كرديت يعني صفاتي جمال أو صفاتاننا كإنساني ولدك خوشويستي خالقي لبو دروز بيتن لدلي رغبته هوا وميدي لو دروز بي لدلي وكو رحمتي خواي قورا مغفرتي سوز مهرباني كريمي خداي قورا سبحانه وتعالى أو صفاتانا بيان قلت صفاتي جمال زوري دوميان صفاتي جلالي بيدرين كصفاتي شكو وهيبت وترسان لي أو أنا كولدك إنسان ترسو قوري هيبتي لو دروز بي لنا ودلي وكو صفاتي قوة قدرة قهر جباريتي أو صفاتانش صفاتي جلالي بيدرين زوري سيمي تقسيم كردنا كان باعتبار أدلي ثبوتي يعني أو بلغانيك أسماء صفاتي بيساب الدبي تندبنا دو زور صفاتي خبري من هي أوانيك أخواي قورة خبري ليدايا بعقل لو مناتس به وكو كزانان هندشي عند فرمون وجهه يدينو أوانا صفاتي أخواي قورة أوانا بنقل سابد ونكبة عقل صفاتي ديك كصفاتي عقلية والسمع نقلي شهاتي أو صفتاني ثابت كردية كواتا هم عقلية وهم نقليشة أوش وكو حياته حكمته علمه أو أنا هم عقل دي سلمينيتن هم لخبرش وكو نقل هاتية بياندرين صفاتي سمعي خبري أو لا توري سيم توري سارم إيمان بتوحيد ألوهية واتا كدلي إيمان بخواي هي سبحانه وتعالى دبي إيمان تبي هر تنها أو شايستي برستنا كزانيت أو خالق أو همشتك أو خلقي كردية وخاون أسماء صفاتي هر برزة هر دبي برستنيش لويبي لو إخواي قورد فرمي ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوه أو خالقي همشتشيا ما دام هر أويش برستن يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم أي خلقين أو خالقتان ببرستن عبادة لو يبكن كام قوي خلق كردية وأواني بيشم قوي خلق كردية الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء تاكو تاي ما دام همو أو ريشي خستية دبي هر أويش ببرستري لو مشركاني سردمي بيغمبر صلى الله عليه وسلم ديان زاني خالقك هي ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله ديان أو خالق شيء آسمان زي دروس كري الله يكيا خواهي قولوا فرمي تقول أرأيتم ما تدعون من دون الله لو دعوة لغير خواهي قولوا دكن وهانا لو غير خواهي دكن شيء خوشي وناخوشي بدستهر أو هروا لو بكن وهر برستنيش لو يبكن خواهي قولوا رويان تيدكال شويني دي أمن خلق السماوات والأرض وأنزل لكم من السماء ماء شيء آسمان وزوي دروس كردية شيء باران دباريني فأنبتنا به حدائق ذات بهجة أو همو الروكة جواني بيبر هم دينينو بي دروينين
ما كان لكم أن تنبتوا شجرها أم بوناتوان أو ڕووەکانە بەرهەم بینن ئەئیلاهٌ مع الله ئایا کەسێک هەیە شایستەی پەرستن بی لەگەر الله سبحانه وتعالى بل هم قوم يعدلون بەڕاستی ئەوانە قەومەکن لا دەدەن لە ڕێی ڕاست کەس نییە شایستەی پەرستن بی لا ئەو زاتەی ئەو خەڵقی ئاسمان و زەوی خەڵقی زەوی کردیە ئەو زەویەی وەها بە جوانی ڕاگرتیە أمن جعل الأرض قرارا وجعل خلالها أنهارا وجعل لها رواسي وجعل بين البحرين حاجزا أإله مع الله بل أكثرهم لا يعلمون أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله قليلا ما تذكرون شيء بهاناي أو مخلوقاتي وديكاتك ناتسار دبيتن هر أو شايستي برستنا أمن يهديكم في ظلمات البر والبحر ومن يرسل الرياح بشرا بين يدي رحمته أإله مع الله تعالى الله عما يشركون چه هدايتان ددا چه باي دبارينيتن دنيريتن هر أو ذاتيك الله هر أو شايستي برستنا أمن يبدأ الخلق ثم يعيده ومن يرزقكم من السماء والأرض أإله مع الله قل هاتوا برهانكم إن كنتم صادقين كواتا عبادة بندايتي هر شایسته ئەو زاتەیە کە خەڵقی هەیە مادام خەڵق هەر لۆبیە قودرەت و هێز هەر لۆبیە ناکرێ بکرێ وڵا واسطە هەیە خوای گەورە هەندێک کەسانەی خۆش دەوێ ئەو زا پێغەمبەرانن ئەو وەکو نەسارا مەسیحیشیان پەرستنی لۆ دەکەن یان قەشاکانیان پەرستنی لۆ دەکەن یانیش وەکو مشریکەکان دەیانگو ئەو بتانە لە خوامان نێزیک دەکردنەوە هاوبەشیان دەکردن لە پەرستن هاوبەش نییە لە پەرستن تەنها دەبی پەرستن لە بۆ ئەو زاتەی ئەنجام بدرێ کە خەڵق تەنها لە بۆویە کەواتە پەرستن تەنها شایستەی ئەوەیە کە خەڵق ئیویە لۆی خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانێ زۆر بە دوور و درێژی تەفسیل دەداتە ئەو بابەتەی فەرمی وەلەقەد بەعەثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت لە هەموو نەتەوەکان کە خوای گەورە پێغەمبەری ناردیە لە بۆ ئەو حەقیقەتەی کە تەنها ئەو خودایەش بپەرسترێ مادام هەر ئەو پەروەردیگارە هەر ئەویش بپەرسترێ و دوور بکەونەوە لە هەموو تاغوتەچی کە بێجگە لە خوای گەورە دەپەرسترێن و بە پەرستنەی ڕازینە ودەفەرمی وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون لە پێشتر وحیمان لە بۆ هەر پێغەمبەرەکی ناربی تەنها لە بۆ ئەوەی بووە تەنها ئەو خودایە پەرستن عیبادەت لە بۆوی ئەنجام بدەن و دەفەرمێ هەموو ئینسان و جنیشمان دروست کردی هەر لە بۆ ئەو عیبادەتەی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون إلا لە بۆ عیبادەتی تاکو تەنهایی پەرستنیوی دروستمان کردیان عیبادەتیش لە زمانی عەرەبی بە مانای زەلیلی و ملکەتی دێ لە بۆ خودای و لە مصطلحی شەرعیش كل ما يحبه الله ويرضاه من الأعمال الظاهرة والباطنة هەر شتێک کە خوای گەورە خۆشی بوێ پێی ڕازی بی لە کرار و کردەوەکانی ئاشکرا و نهێنی واتە عیبادەتمان هەیە بە ئاشکرا ئەنجام دەدرێ نوێژ ڕۆژی زەکات سەربڕین قوربانی کردن دوعاکردن اینجا جاروێ بە عەمەل ئەنجام دەدرێت جاروێ قسەیە وەکو دوعاکردن عیبادەتمان هەیە بە دڵ ئەنجام دەدرێت وەکو ڕازی بوون لە خوای گەورە ئیخلاص ملکەچی بە دڵ ئەوانە کە عیبادەتی دڵن عیبادەتی ئەندامەکانمان هەیە عیبادەتی زمانمان هەیە عیبادەتی دڵمان هەیە ئەوانە هەمووی تەنها دەبی لە بۆ خودای ئەنجام بدرێن لە بۆ ئەو خاڵقەی کە ئەو هەموو شتێکی دروست کردیە و هەموو شتێک بەدەستەویە ئەنجام بدرێ کەس نابی بکرێتە هاوبەش و شەریک لەگەر ئەو خاڵقەی سبحانه وتعالى و مەرجی قبولبوونی عیبادەتیش دوو مەرجی سەرەکیە یەکەم مەرجیان ئیخلاصە کە بە تەنها لە بۆ خوای گەورە ئەنجام بدرێ و کەسی دی هاوبەش نەکرێتە هاوبەش لە بەرخاتری کەسی دی ئەنجام نەدرێ لە بەرۆی خوای گەورە دەفەرمی ئەنا ئەغنە الشوڕەکاء عن الشرك هەموو شەریکەکان دەوڵەمەندترم هەر کەسێک عیبادەتە چی کرد کەسێکی دیکەی لەگەرە من کردە شەریک تەرەکته وەشرکە لەگەر ئەو کەسەی لێی دەگەڕێن با ئەو عەمەلەی لۆوی بیتن خوای گەورە عەمەلێکی قبول ناکە ئیلا دەبی خالیصا لە بۆ وەجهیوی ئەنجام بدرێت ومەرجی دووەمی قبولبوونی عیبادەت متابعی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام یان موافقەیە لە بۆ شەریعەت هەر عەمەلەک و عیبادەتەکیش کە ئەنجام دەدرێت دەبی ئەو عیبادەتە بەپێی ئەو ڕێو شوێنەی بی کە خوای گەورە و پێغەمبەر سڵات وسەلام دای بەزاندێ من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد پێغەمبەر سڵات وسەلام دەفەرمی هەر کەسی کردەوەیەک ئەنجام بدا واتە عیبادەتێک ئەنجام بدا لەسەر ئەمری خوای گەورە نەبی ڕەت دەکرێتەوە و
لێی قبول ناکرێ کەواتە عیبادەت پێویستە ئیخلاص لە بۆ خاتری خوابی و بە پێی ئەو ڕێ و ڕێبازەبی کە خوای گەورە و یان پێغەمبەری خوای گەورە صلى الله عليه وسلم لە بۆمان دەینێری. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.